دشبا هجراني ده من دخست تشتكي جترى ببيجن تشتكي بقاسي ايش ازاق روسان مزين بقاسي بجنا ازادي خوشك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمدين من دخست جترى ببيجن جتا حزدكم ولاتو دما خوش ببینین هجا برنامه کدن شبا هجرانی دیسا جی هولدان کدن لسلیمانیه لباشوری کردستانی هولدان کدا کو ام بکاربن دیسا جی با آوای کی جی آوایان لخو بگرن ناسنامه خواه بیناسین خواه ناسین لخو گرین جی کوهاتن و بر بکوه چوین دبي برنامج دي ميفاني مكك دلزار عارف خير هاتي سرسرا سرجعوا قلب سباستك كاك دلزار براستيجي ام بيجن جار جاران برستين جوهرتن لجوري مثلا جهك ازليمه يعني برس تيجي روشن بيركي جروش نمافانكي جهل بست فانكي جي رومان نفيسكي كل اوروبا دي جي برسكي جيدك ودوان كي ليك عند بتايبتي وان لحظين كو تكارين شارن وسانه بن جيانا مده ومروف لاخا خو الولاتي خو برشي خبر خود جهرن يعني قلق جاران برسك وصا كمروف دست بيبك وكليتا كم درجه فكن يعني آنها دبي خرجرا روشلاتا نابينده و ام خوشي خناس دكنش بسري مهاتي يعني بيوسناك ام خوش روفه بكنو خراجي هينن آنها ام لكن راستي يعني وقت بيم ام بجشتي يعني ام من ما مستعمل كرد تايبت بشتي او يدبيجن بهاري عربي و تايبتي بشتي شورش رجعوا تايبت وضعك تازه هاته پیش بارودوخی تازه دروز بوم او بارودوخی تازه زور فرصت بو کرد دروز کردن و فرصتی تازه هاتن بردمی کرد بتایبتیش پشت دروزبونی داعش و گرتنی بشیشی گوره لخاچی عراق و سوریا بتایبتی منطقه سنیه کام اما زارش که فرصتی چی تر بو کرد هاته پیشه که کرد بتوانه تعریفی رولی خوی بکاتو زارش تر لم منطقه و بتوانه كتون بيشتر نيتواني و حلقاني خوي لدز بدا لما يجودا ام زاره بتوانه بباشتر بيقوزيتوا بويا سيركين لحظه يعني ما بس احتمال دوباره نبه بله ما مصا يعني ام فرصتانا فرصتي كن نبع ثاني دين نبع ثانيش دروز دبن يعني اگر تو سير كي اواني ك بيشتر زور ريغربون استنگون لبردم كرد لبردم اميدي كردو داخوازەکانی کورد ئەمڕۆ زۆربیان مەشغوڵن بە مەشاکلی زۆر گەورەوە بە زۆربیان ناپرژێنە دەرەوەی خۆیان بە تایبەتی بەشێک لە وڵاتە عەرەبیەکان کە پێشتر کورد نەیەتوانی ڕۆژێک لە ڕۆژان باسی کەرکووک بکات ئەتبینی لە مەغریب و جەزایرەوە خەڵک دەهاتە جواب و دەهاتە وەڵام وانە بەڵام ئێستا سەیرەکەین مەسەلەن بە تایبەتی ئەو وڵاتانە ئەوەندە پڕ مشکیلە بووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست يعني كاما مشكلة جورين دوسير روج أتوانري لميديا قرصاي خوي هبيت چونکە مشكلة كان عند زور ميدياش دابش وبصر همو مشكلة كان ده بويا كرد بيويستا رولش اكتيفتير ببينيه رولك ببينيه كبتوانه رولك بي لسر اساسي استراتيجيتي كرد بون به و بتوانه زورك لا هاو بيماني دروس کا لگلا ولات زلهزانه هاو پەیمانێک بێ هاوپەیمانێکی تاکتیکی نەبێ بۆ چەند ڕۆژێک بێ هاوپەیمانێک نەبێ کە من داخوازی ئەوان جێبەجێکەم هاوپەیمانێک بێ لە بەرامبەر بەرژەوەندی ئەوان کە هەیە لێرە کورد بتوانێ ئاگای لە بەرژەوەندی ئەوان بێ بەڵام لە بەرامبەردا ئەمان گرنتیەوە بکەن کە ئەو سیاسەتەی کە کورد گوتێتە بەر بتوانن هاوکاری کورد بن و یارمەتیدەری کورد بن
بۆی بتوانێت بگاتە ئەو خاڵی کە مەبەستێتی بە تایبەتی و بە تایبەت ئێستا لە سووریا سیرەکەین وەکو جۆرێک لە شەڕی جیهانی سێم وایە بەڵام شەڕێکی جیهانی سێمی بچووک لە منطقەیەکی بچووکە کە سووریایە و سیرەکەی هەموو بەرژەوەندەکان لەوێ بەریەک کەوتون و جۆرێک لە منافەسە شێ لەسەرەوەی کام لەم هێزە گەورانە کورد بۆ خۆی ڕاکێشێ بە تایبەتی دوای هاتنی رووسیا و خستنە خوارەوەی تارەی رووسیا لەلایەن تورکیاوە هەستەکەی جۆرێک لە فەوزا دروست بوو لە منتیقەکە و هەروەها جگە لەوەش هەر هێزە زۆرترین تەسیر بکە بەسەر سووریادا و یەکیش لە کارکتەرە هەر ئاکتیڤەکان ئەمڕۆ لە سووریا بەڕاستی کوردن بۆیە کورد لەم لەحزەیە کورد پێویستی بە یەکبوون هەیە پێویستی بە یەک گوتار هەیە یەک ختاب هەیە و پێویستی بەوە هەیە کە هەموو کورد پشتی یەک بگرن بتوانن لەم قۆناغی کە هەیە قۆناغێک بێ بتوانن بە دروستی بەڕێکەن کورد ئەم بێژن پێویستی و پێویستیان پڕ لەزگینی یعنی دوێ چارچەوەی بوو دوو چارچەوەیان بێژن پاراستنا بەرژەوەندیە نەتەوید ولبن سیوانەیە بیر و بۆ چوونێ نەتەوی هەفدیتن و هەفتوو ڕوونشتن و هەفتوورە قەیڤین و قسەکردن لێ دڕاستیا خودن حتانی کیژان دەرەجێ ئاستێ کورد ئەم بێژن عالی هشمەندی بێش عالی وعی بێش عالی یعنی تێگەهشتنا یەکگرتنا وێ گۆتارێ حتانی کیژان ڕادەیە کورد ئامادەی ئێمە نابێ ینی گۆری ڕەوشا و ئیرۆ لەبەر دەست شتێک ئەم دەبین مامۆستا ئێمە نابێ ئەومان لەبیر بچێت سەردەمانێکی زۆرە کوردستان لە دوای ئەوەی پێڵێن ساکیز بیکۆمانەوە ئەم خاکەی کورد دابش بوو بۆ 4 پارچە کە دابش بوو بۆ 4 پارچیانی دابش بوو بۆ 4 ئەجنجای جیاواز دابش بوو بۆ 4 فکری جیاواز ئەم فکری جیاواز و منتەڵەتی جیاواز ینی جاری وا هەیە ینی کاتێوێ کە تۆ بتوانی نزیکەوە ئەو هەموو بیر و بۆچوونانە جارێشتر نزیکەوە ئەمەش پێویستی بە وەخت هەیە بەڕاستی و لە هەمووشیان بەڕێی من ئەوەی کە یارمەتی دەرەبێ بۆ ئەم نزیکبوونەوەیە ڕۆڵی میدیا ڕۆڵێکی گەورە بینێت بەڵێ ڕۆلی سیاست مەدارانیش ڕۆڵێکی پڕ گەورەیە بەڕاستی ناتوانین نکولی لە ڕۆلی سیاست مەداران بکەن ئەسڵان ڕەنگە سیاست بێ بەشێکی ئەم بۆشایی دروست کردەوە بەڵام ڕۆلی میدیا ئەتوانێت ڕۆڵێکی یارمەتی دەربێ کە بتوانێت ئەم بیر و بۆچوونانە جارێکتر نزیک کاتەوە لێک بە تایبەتی مەسلەی ینی شتێک هەیە کە پێڵێن نەتەوەیە باڵێن ئەبێ نەتەوەبوون بێتە پێش هەموو شتێکەوە بێتە پێش حزب بوون بێتە پێش هەموو گروپ و ئایدیۆلۆجیایەک و ئایدیایشترە چونکە کوردبوون هاتە پێش زۆر شت هەیە پێش خۆی ڕائەماڵێ ینی هەموو ئەو کێشانەی کە من هەمە لەگەڵ جەنابەت تۆ هەتە لەگەڵ کەسێشتر ئەمە واکات لێک شتا من و جەنابەت یەکەگرینەوە هەموو هەر 4 پارچە توانین لێک تێگەیشتیمان دروست بێ ئەویش بریتێ لە کوردبوون چونکە قەدەری هەر 4 پارچەمان یەک قەدەرە قەدەری کوردبوون بەڕاستی ئێمە لە باشووردا لە دوای 2003 پێمان وابوو ئێمە توانین زۆر شت بکەین بەڵام دوای بۆمان دەرکەوت بەبێ ڕۆلی باکوور و بەبێ ڕۆلی پارچەکانی تر لێرە ناتوانین لێرە ئەتوانین تا شوێنێک بچین لەم شوێنە زۆر هێزی گەورەتر هەیە لە ئێمە لە بەردەم ئێرادەی ئێمە وەستێ و ناتوانین بچینە ئەم دیوی بۆیە تێگەیشتین بەبێ بوونی پارچەکانی تر ئێمە توانین تا شوێنێک ئەو ڕۆلە بلەیزین کە پێمان وایە ئەمان توانی زیاتر بلەیزین ینی کێشەکە لە بوونی لە پێویستە ئێرادەیەک هەبێ بتوانێ هەموو کورد کۆکاتەوە و ئیرادەیەش تەنها لە ژێرناوی کوردایەتیەوە توانێ کوردایەتی واتە بکرێتە یەک پاکێج ناکرێت کوردایەتی بڵێ من کوردایەتێکم لە ڕۆژئاوا کوردایەتێکم بەڵام لە باکوورە نایکە
دي هر دي مثلا راقي هاندن وميديا ورولاوي دي درست كرنا بيجن رايا قشتي كوبكار ببراستي جي وان برسان مجول ببه بوان برسار دانو ستندني بك بكار بفين بك كالوكيه تجيتي خوستين يعني بيجن برجوانديا نتويتشي فكرة نتويتشي هستين نتويتشي بقشتي ام بيجن برافاجي بي بپیچانەوە هەر گوتنێک هەیە کە ئەو میدیا بخوا بەشداری وێ دوورکەتن و دابەشبوونێ دەبێ یعنی گێلیک یانجی لەحظاتن بەسەر کوردات دەرباس بوونێ یعنی مرۆڤ دکارێ ببێژێ کە میدیاژی فاکتۆرێکی بنگەهیم بوو دگۆرکردنا شەڕان دێ نەتەنێ قسەکردن ڕاستە مامۆستا ینی ئێمە تایبەت ئەگەر بگەڕینەوە بۆ ڕووداوی ئازادکردنی شنگال زۆر بە ئاسانی سەیری ئەجندای زۆر بە زۆری میدیاکەین لەوێ مەسەلەن هەر میدیای و بە جۆرە ئەوێتیش بخاتە سەر بەشێک لە شنگال ینی ئەمە بریتە لە زاڵبوونی ئەجندای حزبی بەسەر ئەجندای نەتەوەی بۆیە لە میدیاشە زۆر باشی زەق بۆتەوە سیرێکی سیاسەکانیش لەم مەسلەیە بەدەرنێنی سیاسەکانی شەکەونە ژێرم تەسیە ئەمەیەکە جۆرێک لە دڵڕاوچێ جۆرێک لە با بڵێن زۆر قەلەقیەک دروستەکە لە ناو ناوەندی کوردی بە تایبەتی ناوەندە ڕۆشنبیرەکان چونکە بە تایبەتی ئێمە لە باشوور تاریخێکی زۆر نەگریس و ناخۆشمان هەیە ئەوەی کە پێڵێن شەڕی براکوژی لە بینی یەکتر زۆر زارکەم ئەم جۆرە ڕووداوانە بینی ئەم لە حسانت بیرەکەوێتەوە کە زاکری ئینسان ئەگەڕێتەوە بۆ کاتانە کە بەداخەوە دەبا کورد لەم وەختەیە بە تایبەتی لەو هەموو لە بینی ئەو هەموو دژمنانەیە قەت و قەت نەگەیش باوەڕادی کە بتوانێت کە حەق بەخۆی بدات ڕۆڵی خەڵکی تر و با بڵێن دەنجی تر کبکە نا ئێمە هەمومان بەیەکەوە جوانین هەمووشمان بەیەکەوە ئەتوانم بگەینە ئەو شوێنێک کە مەبەستمانە بەڕاستی و پێم وایە مەسەلەی شنگال ئەگەر با بڵێن هێزەکانی تر و لە ڕۆژئاوا و لەمانەوە هەمویان بەیەکەوە لەگەڵ هێزەکانی باشوور یەکگرتو نەبان لە بەرامبەر شنگال ڕەنگە شنگالیش بەو شێوەیە ئازاد با و نەبتوانرا بە داعش بەم شێوە خێرایە دەرپەڕێنرێ لە مۆڵقەیە بۆیە ڕۆلی میدیا ڕۆڵێکە زۆر دەورە بینێ و لە پاڵ میدیاشە ڕۆلی کەش هەیە توانن دەور ببینن ئەوش ڕێکخراوە ئنجوەکانە ڕێکخراوە ناحکومیەکانە ئەو ڕێکخراوانەش ئەتوانن ڕۆڵ ببینن بۆ نمونە دەیان ڕێکخراو هەیە لە سلێمانی و هەولێر و دهۆک و کەرکووک و کۆمانە ئەم ڕێکخراوانە ئەتوانن زۆرێک لە هەماهەنگی دروستکەن لەگەڵ ڕێکخراوەکانی باکوور لەگەڵ ڕێکخراوەکانی ڕۆژئاوا واتە ئەم ڕێکخراوانە بەدەر لە سیاسیەکان ئەتوانن زۆرێک لە پرت زۆرێک لە نزیکبوونەوە زۆرێک لە تێگەیشتن دروستکەن کە ڕەنگە لە هەنی سیاسی نەیتوانی بێت ئەم تێگەیشتنە دروستکە لە هەنی میدیا وەک پێویست خزمەتی نەکردێ بەڵام جاری وایە ڕێکخراوەکان ئەتوانن گروپی گەنجان ئەتوانن گروپەکانی ژنان ئەتوانن زۆرێک لە تێگەیشتنی تازە بەرهەمبێنن کە ناچاری سیاسیەکانیش بکەن بکەونە ژێر ئەم کاریگەریەوە کە بتوانن بە هەموو لایەکمانەوە نزیک بینەوە لە ئەوەی کە پێڵێن هێڵی کوردایەتی چونکە لەم ئەوەی کە پێڵێن لەم فۆزای سیاسی ئێرە هەیە بەڕاستی ئەگەر دقەتمان نەبێ ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ ڕەنگە بکەوینە ژێرەوە بەبێەوەی بزانین بۆ کەوتینەتە ژێرەوە چونکە لە بەرامبەر ئەم هەموو هێزە گەورانە ئەگەر ئێمە زۆر دقت نەکەین و یەکدیگر نەبین زۆر بچووک دەرەکەوین لە بەردەمیەمانەوە و ئەم قیمەتە گەورەشمان نابێ کە ئێمە چاوەڕێیەکەین بۆیە پێویستەکە لە ڕووی میدیایی بەڕاستی کە ڕەنگە ئەمە ئاسانتر بێ تا لایەنە سیاسەکە لە ڕووی میدیاییەوە هیچ نەبێ بتوانین جۆرێک لە لێک نزیکبوونەوە دروستکەین میدیا بتوانێت ئەرزیەتێک خۆشکە بۆ ئەم نزیکبوونەوەیە دواتریش بتوانرێت وردە شتەکانی تریش ڕابکێشرێت و تێگەیشتنەکە بگەێنرێتە قۆناغێک کە هەموو لایەکمان متفق بین لەسەری یعنی ئەو یەک جوان خاڵین باڵکێشێ پشتی ئەم بێژن نافچە و ئەم بێژن ڕۆژهڵاتان نابین و پشتی ئاگرێک و هێژی بەردەوامە یعنی کورد
نکارن کنگرەیەک نەتەویل دارخین یعنی و تشتێکیش دیژی پێ بگرێ دای ئانها دیکێلی ئەم بوو سابێژن ئەم ببێژن ئەو ناکۆکیەن سیاسینە کو ئیدیۆلۆژینە کو نزانم هەر یەک کولتور و پەرچاک و داگیرکەرێک و زمانێک و بووی شێوەی لێ یعنی gelek caran mirov wisa temaşa dike ku tî kiliya hêzek Kurdî bi dagîrkerekî Kurdan re germtir e ku bi hêzek Kurdî dîtir re yani ev jî ana li ber dest e yani bê em bi nav bikin dest nîşan bikin lê bi giştî wek dîmen em dibêt wek meşheda ku hey ڕاستە مشکلەکە لەوێ بریتێ لە پاشەکشەی فکری نەتەوە مامۆستا ئەگەر فکری نەتەوەی بوون پاشەکشەی کرد ئیتر زۆر بە ئاسانی ئەم نمونانە بینی بەڕاستی ینی ئێمە بە درێژایی مێژووی کورد پڕە لە نمونەی لەم جۆرە بۆیە جارێشتر ئەبێت زۆرێک لە کەشوها دروست بکرێ کە هیچ هێزێک نەتوانێت خۆی دوورکاتەوە لەوەی کە پێڵین کوردایەتی و کوردبوون ئەو کاتە قورسایەکی وا فشارێکی وا لەسەر هێزانە دروستە بێت کە نەتوانن بۆ لە حەزەیەکی خۆیان دوورخەنەوە لەو هێڵەی کوردایەتێکە پێویستە هەمومان لێوە نزیک بین بۆیە هەندێک جار سەیرەکەین هێزێک لەولا حزبێک لەولا پەیوەندیەکانی لەگەڵ بەشێک لەم داژشکەرانە هەستەکەی پەیوەندیەکی ناتەبیعی نیە ینی پەیوەندەکە پێویستی بەوە هەیە کە جارێشتر زەختێک هەبێ لە ناوە فشارێک هەبێ لە ناوە ئەم فشارانە بریتی بن لە فشارێکی گەورە کە هیچ هێزێک نەتوانێت خۆی دوورخاتەوە یان هیچ هێزێک نەتوانێت بچێت زۆرێک لە نزیکبوونەوە بکە لەگەڵ هێزە داژیگەرەکان لەسەر حیسابی کوردایەتی کەمە کارە ساتێکی گەورەیە ینی کارە ساتێکی گەورەیە بۆ نمونە ئێستا ئێمە لە ڕۆژاوە ئەبێ بە هەموو شێوێک ینی کورد ئەگەر پێمان نەکرێوەکو خۆمان کە لێرەوە بێ بە لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی میدیا پێمان نەکرا لە ڕێگەی ڕێکخراوە ئینسانیەکانەوە لە ڕێگەی ڕێکخراوە ئینسانیەکان و پێمان نەکرا قسەیەکی باشیش بکەین بۆ ئەم شۆڕشە هەرکەمە چونکەمان زۆر پێویستیان بە هاریکاری یەکەم هاریکاری کە پێویستیان پێێتی هاریکاری براکانی خۆیانە لە پارچەکانی تر ئەگەر بێت و ئێمە وەکو کەسێکی غەریبەوە سەیری ئەم شۆڕشە بکەین ڕەنگە جۆرێک لە بێئومێدیش لایەوان دروستکە بۆیە پێویستەکە ئێمە نەک بچین موامرەیان لەسەر بکەینیان بچین ڕێیان لێ بگرینیان خەلق لێ بدەینەوەمانە پێویستەکە ئێمە چاومان لێیان بێ یارمەتیان بدەین بە تایبەتی ئێمە بە حیساب تەجروبەیەکی لە نۆتویەکەوە تەجروبەیە هەیە یعنی تەجروبەیەکی تا حدێک دەوڵەمەندتر لە تەجروبەی پارچەکانی تر بۆیە پارچەکانی تر پێویستیان بەوە هەیە ئێمە بتوانین هاوکاریان بین بەڕاستی هاوکاریان بین یارمەتی دەریان بین بتوانین هیچ نەبێ کە بەشێک لەو ئەوەی کە پێڵێن دیبلۆماسیەت لە باشوورە کە لە بە تایبەتی لە دوای ڕوخانی سەدامەوە ئێرە هەرێمێکی کراوە بوو لە بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ هێزە نێودەوڵەتەکان هیچ نەبایمە توانی بامان ببینە پرتێک بۆ ئەم دیبلۆماسیەتە بەڵام سەیرەکەین بەداخەوە ینی بەداخەوە هەست بە جۆرێک لە دژمنایەت شەکەین زۆر جار ینی کە هیچ پێویست نەبوو بەم شێوەیە بێت پێویستە کرد کورد هەموو کورد یەک باین لە بەرامبەر بە تایبەتی ینی هێزێکی وەکو داعش چۆن نەبێ ئێمە لە بەرامبەر هێزێکی وەکو داعش لێک نزیک نەبین بەڕاستی ئەمە دڕندەیە کە ڕۆژانە ئەوێ بێ خوێنی تۆ بمژێت ڕۆژانە ئەوێ بێت ڕۆڵەکانی تۆ ڕۆڵەی ئەم گەلە سەر ببڕێت و بیان بات و بیان کات بە خۆراکی خۆیان ئەی تۆ چۆن نەتوانین لە حەزەیەکی وا لێک دوور بی چۆن نەتوانین لە حەزەیەکی وا ئەم تێگەیشتنێک کە پێویستە هەمان بێ چۆن نەبێنی ینی پێویستەکە ئێمە زۆر لەوە زیاتر هەماهەنگیمان هەبا زۆر لەوە زیاتر نزیک باین بەڕاستی ئەم ببێژن
زۆر جاران یانجی تشتێک و مەدیتی مەسەن وەختا کاریساتێک مەزن چێ دەبێ ئەم بێژن تشتێ هەری نێزیک بەحسا کۆبانی بکەن یانجی شنگال بکەن ینی کورد ڕادبن پشتگیریە دکن دئێشن gelek diçin şehîdî dikevin. Lê yani pirsek wisa heyî wekku Kurd zû ji bîr dike tişta. Yani ew berdewam nake wekku em bibêjin wisa wek ava gidkelû agir vemrîne radiwest. Yani ew hala xweşbîrkirinê yan jî ew bîra wisa kulawazê a ku berdewam nake û namîne û ew yani merov çawa dikare wê dest nîşan bikin. مشکلەکە کێشەکە لەوێ مامۆستا تا ئێستا منتاڵەتی حزب زاڵە بەسەر منتاڵەتی کوردایەتیەوە کوا تۆ بە 15-20 دەستگای ڕاگەاندنەوە ئیش لەسەر ڕووداوێک بکەی کوا 2-3 دەستگای ڕاگەاندن ئیش لەسەر ڕووداوێ بکەن کوا هەموو حیزبەکان لە ڕوو دیبلۆماسیەوە ئیش لەسەرەوە بکەن کە کۆبانی برینی کۆبانی زیاتر بە دنیا بناسێنن کوا 1-2 حزب ئیشی لەسەر بکەن ینی ئەمە بریتە لەو کەم و کوڕیە گەورەیەی کە کورد نەیتوانێت تێپەڕێنێ و مەسەلەی بەناساندنی ئێش و ئازاری ئێمە بەناساندنی خەمەکان و با بڵێن ئەو کارە ساتانەی کە بەسەر کووردا هاتوون سەیرەکەین زۆر جار ڕۆژنامە نووسێکی دەرەوە هاتۆ زیاتر ئەوەی کە توانیت و ڕۆژنامە نووسە دەرەوەکە ئەم بگوازێتەوە لێرەوە نەمانتوانیوە هەمانەوە خزمەتە بکەین چونکە زۆر جار کێشە حزبەکان زۆر جار ڕێگر بووینە لە بەردەمەوەی کە بتوانین خەمێکی گەورەیان کارە ساتێکی گەورە و خۆی بیناسێنین بە دنیا جاری وا هەیە حزبێک وشتێتی بیناسێنێ لە بەرامبەردا حزبێشتر خەمسار بوو نەک هەر خەمسار بوو ڕەنگە زۆر جار بە پێچەوانەشەوە هەندێک جار ئیشی کردبێتوانە سیرەکەین مەسەلەن کۆبانی بوو بە بەڕاستی پێم وایە لە دوای هەڵەبجە و ئەنفالەوە ڕەنگە کۆبانی وەکو بوو بێتە بەشێک لە ناسینی کورد ئەم جارەی ناسینی کورد ناسنامەی کورد تەنها لە ڕێگەی زوڵم و زۆرداریەوە نەبوو لە ڕێگەی ئازابوونەوە بوو لە ڕێگەی کۆمەڵێک شەروانی تازەوە بوو مەسەلەن لە ڕێگەی شەروانی ژنەوە بوو جارێشتر کورد هاتەوە پێناسەکردن و پێشم وایە بۆ نمونە کۆبانی ناسینی کۆبانی کە بوو بە جۆرێک بوو بە کارتێک لە دەستی کوردەکە توانی هێزی گەورەتر ڕابکێشێتە ڕۆژاوە و هێزی گەورەتر چاو لە بیانەوێت لە نزیکەوە یارمەتی شۆڕشی ڕۆژاوا بدەن چکەکو ئێستا دەبینین زۆر هێز هەیە لە ڕۆژاوا یانەوە یارمەتی شۆڕشی ڕۆژاوا بدەن و تێژگەیشتن کە بە تایبەتی تێگەیشتن کە زیاتر کۆبانی بوو بە بەو پردەی کە توانی پردێک لە بینی ڕۆژاوا و دنیاە دروست بکە ئەم پردێک بوو کە پێم وایە کورد ڕەنگە 20 ساڵی ویستی با لە ڕۆژاوا تا ئەیتوانی بەم شێوەیە بخۆی بناسێن بەریوێ و پشتیوێ بۆی سیرەکەی شۆڕشی ڕۆژاوا پێش کۆبانی و دوای کۆبانی دوشتی زۆر لێک جیاوازن یعنی لێک جیاواز بۆ مانای لە کۆبانی توانی گوڕ و تینێشتر بدات بە ڕۆژاوا ئێستا هیچ کوردێک لە دەرەوە ڕەنگە هەموو کوردێک شانازی بە کۆبانیەوە بکە ئێمە سیرەکەین ئێمە کە سەیری ئەنفالیان هەڵەبجاکەینوانە کە دێن ئەمانەوێت ئەم شانە بە خەڵک بناسێن بەڵام لە هەمان کاتیش جۆرێک لە خەمدامانەگرێت ئەگەڕێنەوە بۆی ئەو ئینسانانە شەهید بووینە بە تایبەتی ئەنفال کە 200,000 خەڵکی ئەم باشوورە لە ماوەی 2 ساڵە ئەنفال کران و زیندە بە چاڵ کرانەوەمانە
سیرێکی کاتەوێ ئەمە بناسیین لە هەمان کاژە خەمێک داهاتەگرێ بەڵام کە دێ سەر کۆبانی بەڕاستی زۆرێک لە شانازی ئەدگرێ سیرەکەی شارێک توانێتی ببێتە ڕەمزێک يعني او شخوا او مثلا سيمبول ورقرد بەڵێ بۆ سیمبولێک و وهيزك تاري بەڵێ باوەڕکە مەسەلەن بەشێک لەم هێزانەی کە هاتن بۆ ڕۆژاوە دواتر ویستیان یارمەتی ڕۆژاوەن ئەوەندە سیمبولی کۆبانی تەسیری لە منتاڵەتی مشتمعانە کرد نیان مشتمعانە تەسیریان خستە سەر حکوومەتەکانیان کە بێن لێرە تەدەخولکەن بۆ نمونە من ڕووداوێکی بچوو کرد بۆ بچێرمەوە ڕۆژێک ژنێکم بینی زۆر بەتەمەن بوو شتێکی ئەمریکی بۆ سەدفە بینیم وتم چیە زانی لەسەر کورد وتی وەڵا شتێکە زانم وتم چی وتی کۆبانی زانم پێم سێر بوو دواتر وتی ئارین میرکانی شەناسم وتم تۆ چۆن زانیت وتی هیچ هوەری تێدا نەبوو هەر کەناڵێک دەکردەوە بریتی بوو لە کۆبانی و باسی ئارین میرکانەکرا ئیتر هی ئەوە نییە من نەزانوانە هەرچەندە من کەسێکم زۆر چاودێری هەواڵەوانش ناکەم بەڵام سیرەکەی کۆبانی ئەوەندە چۆ بۆ ناو ڕووچۆ بۆ ناو مشتمعانە ڕووچۆتە ناو سایکۆلۆژیتی ئەم خەڵکانە سیرەکەی ئەم مشتمعانە زۆرێک لە فشاریان دروست کرد لەسەر حکوومەتەکانیان و جارێشتر هێنایانە بۆیرە سیرەکەی ئێمە لە هەڵەبجا توانراوە خۆی بناسرێ بەڵام سیرەکەین ئێمە لە ئەنفاڵە زۆر کەم تەرخەم بووینە هێشتا کورد بۆ نمونە لە کوردستانی باکوور تا ئێستا وەک پێویست ئەنفال ناناسرێت یعنی بە تایبەتی ئەوانەی ینی هەموو کەسێ هەڵەبجازانێ بەڵام سیرەکەی ئەنفال دە 15 قات بەقەد هەڵەبجە قورسترە بەڵام سیرەکەی تا ئێستا نەناساندرێەوە ئەمەش بەشێکە لە نەقسی ناساندنی ئەو وەسیلانەی کە لەبەردەستی ئێمەە نەمانتوانی وەک پێویست بەکاریان بێنین بۆ ناساندنی ئەم کارەسە عینی کاریسات ینی چۆن بتوانن نوژەم بکن چۆن بکارن ڕاگیرن چۆن بکارن ئەو پرسەکە ڕاستی بەڵێ ینی مەسەلەن بۆ نمونە ئێمە نەمانتوانی وەک خۆی ئەنفال بگەین شوێنێکی پێڵێن بە نەتەوەیە گرتوەکانەوەی کە هەموو باڵێن ڕووداوێکی گەورە ئەچێتەوێ و لەوێ مناقەشاکێتوانە تا ئێستا کورد نەیتوانی ئەم ڕووداوە بگەینێتە ئەم شوێنە بگەینێتە ئەم شوێن و لە نزیکەوە تاوتوێ ئەم ڕووداوە بکرێت ئەم ڕووداوە بە جینۆساید بناسێ یعنی ئێمە نەمانتوانی وەکو بۆی کە جوولەکان کردیان بتوانن مەسلەی هۆلۆکۆز بکەنە چەکێکی گەورە لە دەستی خۆیان و بتوانن وڵاتێک پێ دروستکەن بەڕاستی ئەگەر ئەوەی کە مەسلەی ئەنفال بەسەر هەر میلەتێکی کە هات بە لە باشوورایان توانی بکەنە چەکێکی گەورە و بیکەنە مەسلەیەکی گەورە هێزێکی گەورەکە کە دنیا ڕابکێشن بۆی کە خزمەت بە مەسلەی کوردکە بە تایبەتی لە باشوورە بەڵام سیرەکەین ئێمە وەک پێویست نەمانتوانیوە خزمەت بەم مەسلەی بکەینەوە لە بەرامبەر نەمانتوانیوە خزمەتی بکەین نەشمانتوانیوە بەرهەمەکانی ئەم مەسلەیە بقۆزینەوە و بیخینە خزمەت کوردایەتیەوە لێرە ئەم بێژن هەمووان ئەم بێژن ینی وان ئەو کێشەن نۆرمال کێشەیەن منت کارن ینی کێشەیەن مەی وجودی بنشخە ئاساس ینی وەختا تشتێک بناسنامەیە بەخات گرێدان ینی هەین و نەین لەبەر چاوای تشتێکیدن ژێ پێ بتونەی دوێ چارچەوەیێدە ڕۆلا ببێژن خیتابە ڕەوشەنبیری یا بکاربێ هەندێک تشتان ڕاگەهینە ڕۆلا عاقل ڕاگەهینە ڕۆلا منطق ڕاگەهینە ئادیتر ڕۆلا چارەنووسێ بخوێ و مەترسیان ڕاگەهین و بکاربێ هەندێک تشتا زەلال ڕۆن ئەشکرا بکە ئەو لوکوی وەڵی مامۆستا ڕۆلی ڕۆشنبیریش ئەگەر سەیریکەن زۆر جارۆک و ڕۆلی میدیا لێ دێم وەکو میدیاکارەکان بەداخەوە ڕۆشنبیریش دابش بوون بەسەر هەموو حیزبەکانە یعنی ئێستا سەیرەکەین مەسەلەن خیتابێکیە کورتوش نییە لایەن ڕۆشنبیرانەوە من نەمبینیەوە ڕۆشنبیران هەمیان لایەکەوە بۆستن لە بەرامبەر مەسەلەیەکی جدی بیان بۆ پشتیوانیکردنیان پشتگیریکردن زۆرێک لە کایەکی دیموکراسی لەم منتیقەیە سەیرەکەین ڕۆشنبیرانیش نەیانتوانیوە
يعني زۆر تشت هەنە ئەرکێ وانن جی نە ئەرکێ سیاست بەڵێ. مەدارێکی یا بەڵێ. ئەرکێ زۆر جار ڕۆلی ڕۆشنبیر ئەو بەشێک لە هەندێک ڕۆشنبیری جدی هەن بەڕاستیەوە ڕۆشنبیرێکن لە دەرەوەی حزبەکانن ئەم ڕۆشنبیرانە زۆر جار هەوڵەدەن بتوانن زۆرێک لە فشار دروستکەن زۆرێک لە ببنە هێزێک بەسەر حزبەکان و بەسەر بۆی بتوانن پاڵ بە هەموو ئەو پارت و حزبانەوە بنێن لە شوێنێکە نزیکیان کەنەوە لەو هێڵی کوردایەتی بەڵام سیرەکەی مەسەلەن ڕۆڵی ڕۆشنبیرەکانیش لە بەرامبەر ئەم ڕۆشنبیرانە ڕۆشنبیری تریشەیە لە بەرامبەریان ئەوەستێتەوە یعنی ئەم یەکنەبوونی ڕۆشنبیری نەیانتوانیوە بەیەکەوە ببن بە پردێکیان نەیانتوانی ببن بە هێزێک ئەو هێزێکە بتوانێت ئومێدیەوەی لێ بکرێت کە شتێکی تازە دروستکە لەم منتقەیە بەڕاستیش ڕەنگە هەندێک ڕۆشنبیریش لە چونکە مەسەلەی هەڵوێست وەرگرتن هەمیشە باجی خۆی هەیە ڕەنگە زۆر کەسیش پێی وابێ بۆ من ئەم باجە بدەم من حەقم چییە بەسەر ئەمە نووسینی خۆم ئەنووسم و ئەو قسەعەکەم لەسەر شتێشتروانە بەڵام بەڕاستی ئەمە نەنگیەکی گەورەیە عیبەیەکی گەورەیە بۆ ڕۆشنبیریشیانی ڕۆشنبیر ئەبێ نزیک بێ لە شەقامە نزیک بێ لە جادەیە یعنی ناکرێت ڕۆشنبیر لەم دیوە بێت و لەو دیوی جادەشەوە جادە گەرم بێت و داخوازی خەڵک هەبێت و دوور بێ لە داخوازی خەڵک بەڕاستی بۆیە ڕۆشنبیر پێویستەکە لە لەحزەی خۆی بێتە دەنگ و ڕۆشنبیر هەمیشە ئەتوانێت ڕۆڵێکی گەورە بینێن مەسەلەن کاتی خۆی لە شۆڕشی 68 خوێندکارانی پاریس کۆمەڵێک ڕۆشنبیر ڕۆڵی زۆر گەورەیان بینی ڕۆڵی گەورەیان بینی و بازی گەورەشیاندا بەڵام سیرەکەین ئێستا لە کوردستانە تا ئەم لەحزەی کە تێداین ڕۆشنبیر وەک هەبووە هەوڵی تاکەکەسی هەبوو لەم لاو لەولاوانە بەڵام هەوڵی تاکەسی بووینە هەوڵی تاکەسیش ناتوانرێت ببێت بە فشار ناتوانرێت ببێت بەو هێزێکە ئومێدی لەسەرەکرێ بەڵام بمانەوێت هەموو ڕۆشنبیرەکان لە هەموو شارەکانەوە بتوانن بەیەکەوە و زەختێک دروستکەن تا ئێستا کەمە بەڕاستی کاک دلزار پرسێک دیژی ئەم ببێژن دوێ چارچەوەیە کە ڕەوشنبیرانە موساد بێژن باشوور ئەم بێژن هەرێما کوردستان عێراقا گشتی وەک فترالی لەوێر مرۆڤ دikارێ ئەم ببێژن دی چارچەوەیە ڕاگیهاندن و خیتابە ڕەوشنبیری دێ ku hindek tiştên hevbeş başûr Kurd Ereb Iraq yani em bêjin çanda serdest a komayê ser encama em bibêjin ew qase sal perwerdeyî çûn û têkilî merkez û etraf û ev xiric rihan tiştekî wisa mirov dikarî yani em jî dişebihin serdestê xwe di van pirsandin یعنی جۆرێک لە گوتار هەبی لە بینی ئێمە و عەرەبی عێراقا مەبەست لەوێ û تەسîر بەڵێ yani heta kîjan radeyê em bi xwe jî bi wan esirînin fikra wan sefafeta wan kultura wan çanda wan وەڵی مامۆستا yani mebesta min ji alî fikrî û giştî yani em bibêjin wexta ku serdestek hebû bindestek hebe yani meselak dîtir tê holê یعنی من پێم وایە جارێ ئەوەی کە پێڵین عێراق شتێک نەماوە بە ناوی عێراقی یەکگرتوو ئێستا عێراقێک هەیە منتقێک هەیە پێرێنی عێراقیشی ئەو عێراقی سونی و عێراقی کوردیش باوا بڵێن یعنی شتێک نەماوە کە ئێمە هەرسێکمان هاودەنگ بینیان هاوڕابین لەسەر یەکێک لە مەسەلەکان ئەنجا چۆن نەتوان ڕۆشنبیری ئێرە بتوانێت زۆرێک لە تێگەیشتن دروستکە لەگەڵ ڕۆشنبیری عێراق و یان ڕۆشنبیریشی ئەو سونە چونکە ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە پێڵێن ڕۆشنبیری شیعی هەیە و ڕۆشنبیری سونی هەیە و ڕۆشنبیری کورد هەیە ینی شتێک نییە بەناوی عێراق بە تایبەتیش دوای هاتنی داعش و گرتنی ئەو منتیقانە ئەومانە پێم وایە دەوڵەتی عێراق وەکو دەوڵەت فەشەلی هێناوە ئایا جارێکتر ئەم دەوڵەتەوە خۆی دروستە بێتەوە کە زۆر زەحمەتە پێشم وایە هەموو ڕۆشنبیرانی دنیا جارێکتر بینی بیان کێوە ناو عێراقا بۆی ئەم هێزانە و ئەم ناکۆچیانی کە هەیە بتوانین
کزیان کەویان لێکیان نزیکەیتوانە ڕەنگە زۆر زەحمەت بێت چونکە ئەجندای کورد سیرەکەی 100% جیاوازە لەگەڵ ئەجندای شیعە و سونە هیچ سونیش جیاوازە لەگەڵ شیعە و کوردە هیچ شیعیش جیاوازە لەگەڵ سونە و کوردە بۆیە سیرەکەی شتێک نییە کە هەمومان کۆ بکاتەوە بەیەکەوە و لە عێراقێکی ئارام نەبووە کە وڵاتێکی ئارامیش نەبوو ڕۆشنبیر ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێ ئەوەندەی ئێستا سیاسی و ئەسکەریەکان ڕۆڵە بینین لەم عێراق ڕۆشنبیر نەیتوانیوە ئەوەندە ڕۆڵ ببینێ سەیریشەکەین لە دوای لە دوای ڕوخانی سەدامیشەوە ئەوانەی کە ڕۆشنبیری جدی بوون لە عێراقیشەوە ئەوانەی کە پیانەوە خاوەن عەقڵەکان ئەمانە بەڕاستی عێراقیان جێهێشت یان کوژران یان جیان هێشت چونکە بیرمان نەچێت لە عێراق ئەمڕۆ هێزێکی تایفی ئەوەی کە پێڵێن هێزێکی دینی بۆ مانایی کە هیچ جیاوازی قوبڵ نییە حکمی عێراقەکە بڕاستی ئەمڕۆ مەسەلەن ئەمڕۆ کە سەیرەکەین لە بەغدایە ئەوانەی کە حکوومەتی بەغدا بەڕێوە لەسەر ئەساسێکی لەسەر بنەمایەکی تایفی بەڕێوە بن یعنی بۆیە سەیرەکەین زۆر گرنگی بە دەنجی ڕۆشنبیر و تەنانەت هەندێک جار گوێیان لە دەنجی میدیاش نییە نێمانە بۆیە لەم فەوزای کە ئێستا لە عێراقی و لەم بێ سەروبەریەکە لە عێراقای بینین ڕۆشنبیر ناتوانێت زەختێکی وا بکات لە عێراق خۆیان ناتوانێت جا کە دەینە سەر کوردستان ئێمە لە کوردستان ناتوانین ڕۆشنبیرانی خەین و بتوانین لەسەر یەخەت بڕون ئایا چۆن نتوانێت ڕۆشنبیری ئێرە لەگەڵ ڕۆشنبیری عێراقا بتوانێت یەک بگرێ باڵێن زۆرێک لە نزیک بوونەوە زۆرێک لە لێک تێگەیشتن دروست کاتۆمانە چونکە ئەوەی کە ئێستا گوزەرێ لە منتیقەیە بەنی ئەنهام ببێژن بگشتیژی یعنی ئەو پرسا ڕەوشنبیرێ سەردەستان مفەکرێن سەردەستان کەسێن کو ئەم بێژن فکر دەئافرینن و هشمەندی و هشیاری وعیێک هێ دکن هەنێک تەجروبەیەن خەلکێ هەن کو ئەوان خەلکا دەگەل کو سەردەست بوون لێ دژی دەستهلاتا خوێ ڕاوەستیان و ڕەخ نەکردن و مافێ بندەستا پاراستن یعنی ئەم جەزائر و فەرەنسا و کام و سارتەر و دبوار و مانامش بیر نەکردن یعنی بێ هەلوەست بوون ئەویش پرسەکە یعنی بێژن گەلک جارا تێ لە ڕەوشنبیرێکی مەسەن ئێک ئانەها ئێ سووری کۆمەناس دەکردن و مە پرتوکێ وان دەخوێندن و ئەم متەئەسر بوون ببیر و بۆ چوونێن وان پرسێن دموقراطیەت و ئینسانیەتێ دێ ئانها وسا بوویە پڕ بەهێسانی دکارە کورد وەک کەیان قبول نەکە وەک مرۆڤ قبول نەکە وەک تایبەتمەندی قبول نەکە وەک زمان قبول نەکە یعنی ئەوژی بڕاستی پرسەک پڕ باڵکێشە یعنی ئەف چ بوو ئەم ببێژن ئەوێ کو شەڕێ دەستهلاتێ دکرد و دگوت ئەف دیکتاتۆرە و دبێژ هۆلێ ڕابێ ئانها پڕ بڕەحەتی دژمناتیا کووردا دکە یعنی غەریبە وەڵام مامۆستا غەریب نییە ئەگەر کەسێک لە ڕۆژهەڵاتی ناوین بژیت زۆر غەریب نییە چونکە ئەمانە لە لەحزەی لەدایک بوون و ڕاهاتون لەسەرەوەی کە فێر کراون و پەروەردە کراون بە سیستەم و هەم لە ناو سیستەم بابڵێن هەم لە ناو ئایلەی خۆشیان هەمیشە پەروەردە کراون کە مافی ئێمە نییە وەکو بابڵێن وەکو هاومافم لەگەڵەوە ئەگەر مافیشم هەبێ ئەبێ مافەکانم کەمتر بێ لەو بۆیە سەیریشەکەین مەسەلەن کامە ڕۆشنبیری عەرەب هەیە یان ڕۆشنبیری تورکیان تەنانەت ڕۆشنبیری فارسیش سەیرەکەی کە دێتە سەر مەسەلەی مافی کورد ئیتر تەواو ئەبێتە کەسایەتیەکی تر چەند خۆی بە دیموکراسی بزانێت چەند خۆی بە کراوە بزانێت کە دێتە سەر مافی کورد هەستەکە یەکسەر هەست بە جۆرێک لە ئیستیفزازبوون و برینداربوون نەکات پێی وایە ئێمە شایستەی ئەو مافەنین کە داوایەکەین پێی وایە ئێمە بەڵێ پێی وایە وەکو جاران چۆن ئێمەیان لێ خوڕی و بە هەمان شێوە بتوانە ئەم وەزع لێ بخڕن و ئێمەش دەنگ نەکەین بەڵام سەردەمە بەسەر چوو و کوردیش ئێستا لە قۆناغێکە ناتوانێت وەکو جاران هەڵ بخەڵتێنرێ و بە قسەی ئەمانەی کە ناویان ئەمانەی کە پیانەڵێن مفەکیر و نووسەر و ئەمانە بتوانێت جارێشتر کورد
لە خشتە ببرێت نا کورد ئیتر گەیشتۆتە قۆناغێک ئەوە تێگەیشتووە ئەمانێک هەموو بەناوی ڕۆشنبیریەوە قساکەم بەناوی نووسەربوونەوە قساکەم تا شوێنێکە گەیشتە ئەوەی کە پێڵێن سنووری کوردبوون و مەسەلەی کوردبوون ئیتر ئەگۆڕێت و پێشی وایە پێویستە کورد زۆر داوای حەقی خۆی نەکات دایما قسە لەسەرواکەن کە کورد زۆر زیاتری لە خۆی پێدراوە بەڵام قسە لەسەرەوە ناکەن کە بڵێ مە 89 ساڵم ئەم میلەتە چەسێنینەوە خێر و بێرێ وڵاتە بۆ خۆمە بین بۆ خۆمانە بینوانە ئەوانیش ئەمە هی ئەوانە سیرەکەی مەسەلەن تا ئێستا ڕۆشنبی زۆر بەدەگ من ڕۆشنبیرێکی عەرەب هەیە دان بۆ دابنێ کە کەرکووک کوردستانیە قەت دانی پێدانانێ پێی وایە کەرکووک کە دێتە سەر کەرکووک شارێکی عێراقی و شاری هەموو نەتەوەکانە کە بشگەڕینە بۆ تاریخ مەسەلەن بۆ تاریخ لە مەسەلەن ئامارەکانی 58وانە سێکی کورد ئەغلەبیە بۆ لە کەرکووکوانە بەڵام سێرەکەی کە دێنە سەر ئەو شتانەی کە لەحزەیەک هەیە ئەگۆڕێت پێی وایە ئیتر لەوەیە ڕەنگە هەستیش بەوە نەکات کە دوو دەکەوێتەوە لە ناخ خۆی ئەوەی کە خۆی پێ دیموکراسیە لە ناخەوە مەسەلەن شتێکی دروست کردو بە ناوی دیموکراسی هەست ناکە کە لەوەش دوو دەکەوێتەوەوانە پێی وایە کە ئەمەش بەشێک کە دایانێت بە بەشێک لەو فکرە و لەو دیموکراسی کە هەڵگرێتی لێ و ناوی یعنی جعالیکی دنبێ دێ هەندڕێ وان 3-4 ساڵان دێ یعنی ئەو گۆتارا و مە حەساب دکێ ئەم بێژن چەپ بگرێ زانستی گرێ ئەم بێژن مرۆڤ گرێ یعنی ئانها تەماشا دیکە یعنی تائیفە گرێکی پڕ دەلال جێ دەرکەتیە چاوە ئەم ببێژن وەک یەک علەویتیە دپارێزێ و وەک مفەکر یعنی ئەیکو مەناس دەکردن یەک ژی سنیەتێ دپارێزێ و ئەو وەلات ژی يعني آنها لبر شعبي بيش بسري هذا بحث سودي تكلم مش خويا يعني أنا أم بيجي جبوا كردا ما فهم كر بس أو جهرتنا قد السيستم مجيد تشيبو ده عقل تشيبو يعني أو يعني آماده بو از بيجي جبوا يكو بيجو هرتن أو كس يعني أم دخابيان يعني ما مصابة إما خومن زور هرنا خلطين براستي تا شوينك أتواني ما في تقبلك أو شوينشي دورني براسي شوينشي نزيك لا خويتي چونکە پێی وایە يعني تتابع به تماما بەڵێ پێی وایە حەقیتۆ تا شوێنێکە لەوە بترازێ بۆت نییە بچیاودی و بەزاندنی ئەم هێلانە بە نسبەت ئەوەوە تەجاوزە و تەجاوزکردنیش پێی وایە لە دەرەوەی یاسایە بۆیە دێ هەندێک جار پاساوی پیاسایشت بۆ دێنێتەوە کە پێی وایە کە تۆ حەقت نییەوە بڕۆیتەوەنە بەڵام بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە ئەمەی کە هەڵگریەتی بە حیساب بەناوی دیموکراسیەوە بەناوی ئینسانی بوونەوە سیرەکەی زۆر دوور دەکەوێتەوە لەم مەسلەیە مەسەلەن مامۆستا بۆ ئێمە هەر باسی سووریا بکەین باسی تورکیانەکەین لەسەی دروستبوونی شەڕ سیرەکەی دەنجی هەدەف کەمە بێتەوە ئۆتۆماتیکیەن چونکە سیرەکەی شەڕ تا ئێستاش هێزەکان لەناو تورکیا بە تایبەتی مەسەلەن حیزبێکی وەکو ئاکەپە تا ئێستاش مەسەلەن شەڕ بەکاردێنی بۆ بەدەستهێنانی دەنجی زیاتر ینی ئەوەی کە سەیرە لەوەیە کە چۆن شەڕ ئەبێتە هێزێک شەڕ هەڵەگیرسێنێ بەڵام لە بەرامبەر شەڕ هەڵگیرساندن ئەبێتە ساحەبی دەنجی زۆرتر سەیرەکەی ئەم منتەڵاتی ئەو سیستەمەی کە هەیە هەمیان وەکو یەک بیرەکەنەوە و پێم وایە ئەوەی لە سووریا گوزەرێ وەکو ئەوەی عێراق بوو ئەوەی لە عێراقشە گوزەرێ وەکو ئێران بوو ئەوەی کە لە ئێرانیشە گوزەرێ وەکو تورکیا بوو بەڵام تورکیا هاتووە بە سیستەم زۆشتی بە سیستەمێکی شاراوی بەکارهێناوە بۆ هەڵخەڵەتاندنی خەڵک بۆ یشە سەیرەکەی ئەوانی کە
بەشێکی زۆری ئەوانەیە کە بە ناوی دیموکراسی بوونەوە ئەوانی بە ناوی نووسین و ئەوانەیە کە بە ناوی ڕۆشنبیریەوە قساکەن کە دێتە سەر مەسەلەی کورد و کە دێتە سەر مەسەلەی مافدان بە کورد ئەوەستێت و پێی وایە ئیتر ئەوە سنوورەکەیە ئەو مەسەلا سووریا مەبەست ئەوەیە کە ئەز گۆتارێن وا و بەرهەمێن وان دخوینم ji bo wê min gotim bêjinêkwana ینی مامۆستا لە عێراقیش کۆمەڵێک ڕۆشنبیر هەبوون بەتابەتی پێش ڕوخانی سەددام ومانە سەیری ئەگەر نووسینەکانیان کەی لە پێش ڕوخانی سەددام و دوای ڕوخانی سەددام نووسینەکانیان زۆر جیاوازن کە دەستی خۆیانە بینن ئیتر بە زۆریشتر قساکەن بە هەر حاڵ پڕ کێف خۆش بووم بڕاستیژی زوو دەڕواست بوو ئەس بخوا ینی ژمرجی ئەم مناقەشە خۆشی بوو جارا وسا ئەو لە دەردۆرا چووین و گەڕین و هەولدانا زەفتکردنا وێ قەدەرێژی ئەوژی پرسە بوو لێ پڕ کێف خۆش بووم زۆر سوپاس بنابێتە و بنابێ خۆشی ئەمێ خاترێکی بینەر و تەماشەواناژی بخوازن بنابێ خە و بنابێکە دلزار عارف خاترێکی پڕگەرم حتانی هەفتیا بێ کە ئەم دیسا هەفتوو ببینن دیساژی هوند خێر و خۆشیە دەمینن شەب خۆش دشەوا هجرانێدا من دخواست تشتێکی ji te re bibêjim tiştekî bi qasî êşa zagirosan mezin bi qasî bejna azadiyê xweşik bi qasî dilê dayîka min germ bi qasî xwîna şehîdan pîroz bi qasî barana sînoran xemgîn min dixwest ji te re bibêjim ji te hez dikim welato